لە یاریەکانی هەفتەی دێمی خولیانە نایابەکانی کوردستان یانەی چەمچەمان لەسەر یاریگای خۆی جارێکی دیکە نەیتوانی تامی بردنەوە بکات. ئەم جارەش بەرامبەر بە شێروانەی کەلار شکستی خوارد. هەفتەی دەیەمی یاریەکانی یانە نایابەکانی کوردستان بەڕێوە چوو. یانەی چەمچەماڵ لەسەر یاریگای خۆی میوانداری یانەی شێروانەی کرد. یاریزانانی هەردوو لە بە مەبەستی بەدەستهێنانی سێخاڵی یارێکە هاتنە ناوەوەی لا کێشەی سەوزی یاریگا. لە تایمی یەکەمی یارێکەدا هەردوو لا بەهێرش بردن دەستیان پێکرد. یاریزانی یانەی شێروانە محەممەد حەمید توانی لە خولەکی 11 یارێکەدا تۆڕی گۆڵی چەمچەماڵ بەهەژێنێت و گۆڵی یەکەمی شێروانە تۆمار بکات. دوای یەک خولەک پاشە و گۆڵە و لە هێرشێکی پێچەوانەدا چەمچەماڵ توانی لە ڕێگەی یاریزان سەردەم عومەر گۆڵی یەکەم و یەکسانی بۆ چەمچەماڵ تۆمار بکات. پاش 9 خولەکیش لە گۆڵی یەکەم و لە خولەکی 21 یارێکەدا چەمچەماڵ توانی لە ڕێگەی یاریزان ئاسۆ محەممەد گۆڵی دووەم تۆمار بکات. لە خولەکی 29 یارێکەشدا ناوبژی بۆ یانەی شێروانە ئەژمار کرد و یاریزان محەممەد سابیر توانی بە شێوەیەکی سەرکەوتوانە گۆڵی دووەمی شێروانە تۆمار بکات. سەرنجام و تایمی یەکەمی یارێکە بە 2 گۆڵ بۆ هەردوو لە کۆتایی پێهات. تایمی دووەمی یارێکە دەستی پێکرد. یاریزانانی یانەی چەمچەماڵ چەندین هەلی گۆڵکردنیان لەدەستدا. یاریزان هاوکار سدیق یاریزانی یانەی چەمچەماڵ لە خولەکی 6 یارێکەدا بە هەڵا گۆڵی سێمی بۆ شێروانە تۆمار کرد و کۆتایی بەو ئەنجامە و بە سوودی یانەی شێروانە کۆتایی پێهات و یانەی چەمچەماڵ نەیتوانی سێخاڵی یارێکە دەستەبەر بکات. لە گێمی یەکەمە بەڕاستی ئێمە باشتر بووین، بەڵام لە گێمی دووهەمە دوایەوە گۆڵی سێممان کرد یانەی چەمچەماڵ باشتر بوو، چەند فرسەیەکیشیان بۆ هاتی استیغلالیان نەکرد. ئێمە بەرگری یاریمان نەکرد، ئەتمانمان کرد سەر هەجەماتی مرتەدە، لە هەجەماتی مرتەدەشمان بۆ هاتی استیغلالمان نەکرد. بەڵام ئەم یاریەکی حەساس بوو لە نێو ئێمە و چەمچەماڵ بوو. ئێمە مەرکەزی سێم بوون، ئەوان چوارەم بوون. یاریەکە ئەو حەساسیەتی پێوە دیار بوو، بەڵام سوات بەخۆ توانیمان بەرگریەکی کامل بکەین. سەرکیمان لە یاڵی بەرگریە یاریان ناکرد، ئەوانش ئیبراهیم و ئەحمەد بوون. ئەمە ینی کێشێکی زۆر گەورە بوو بۆ ئێمە. بینیتان یاریزانی وەسەط بە گەڕان بووە بۆ دیفاع یاریمان پێ کرد، بەڵام زروفی یاریش با بردنەوەی لە یانەی چەمچەماڵ و بە کۆکردنەوەی 15 خاڵ و تۆمارکردنی 15 گۆڵ یانەی شێروانە لە ڕیزبەندی سێمی کۆمەڵی یەکەمی یانە نایابەکانی کوردستاندا ماوەتەوە. بڕیاریشە شێروانە لە یاری ئایندەیدا میوانداری یانەی هەولێر بکات. یانەی چەمچەماڵیش بە کۆکردنەوەی 11 خاڵ و تۆمارکردنی 10 گۆڵ لا ڕیزبەندی چوارەمی کۆمەڵی یەکەمدایە. بڕیاریشە چەمچەماڵ لە یاری ئایندەیدا ببێتە میوانی یانەی سۆران. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.